ئەم جۆرە هیناکارە تیرۆریستیانە ناتوانێت کێشەیەشی گەورەیەکو کێشەی کورد لە ناوبەرە یا پەردەپۆشی بکەوە. کێشەیەشی حەقیقیە تاریخیە پێویستی بە چارەسەری بنەڕەتی عادیلانە هەیە. ئەمە یەک بە یان ئەگەر تەیرە ئەبابیلش بۆم ڕێژ بکەن و بیباریان بەسەر ئەو میلەتە ئەم کێشەیە تاوەکو چارەسەر نەکرێ کۆتایی نایە. سەدام حوسێن بە کیمیاوی نەیتوانی ئەم بەشە دەم کورد بکە. ئۆردۆگانیش یا نۆکەرەکانی ئۆردۆگانیش ناتوانن کێشەی کورد لە باکوور هەتاوەکو چارەسەر نەبێ بتوانن سەرکوتی بکەن. ئەمە یەک. دووەم بۆم تێکۆشەرانە پێویستە چکە ئەم وڵاتی ئێمە لە ڕاستیە میتی تورکی توانیوەتی باش هێلانەی تیادا بنێ و هەنێ هێزی کوردی خۆیان بەداخەوە بەشدار و هاوکار و پلانداڕێژەرن. جاران لە سەردەمی تێکۆشەرەکان خائینەکانیان نەکوشت، ئێستا خائینەکانیان تێکۆشەرەکان نەکوژن. ڕۆژێکی ڕەشەیانی ئەو بەراوردەکەی کە لە ڕاستیە لە سایە دەسەڵاتی کوردیا ئەوانەی بە ناوی کوردایەتی و خەریکی چەتایەتی لەبەرەوە ئەبێ بەعنی ئەم هینە ئەمە دوا هین نابێ، ینی دوا ڕووداو نابێ بە دڵنیایەوە. بەڵام بۆ ئەو تێکۆشەرانە بە هەر شت نەوعەیە ناوشار پێویستیان بەوە هەیە زۆر بە وریایشی زۆرەوە بجوڵێن. و بۆ سلێمانیش عیبەیەکی گەورەیە لە ڕاستیە ئەگەر ئەم ڕووداوە هەموو هەر چوارچێوەکەی ئاشکرا نەکرێ بۆ خەڵک بۆ سلێمانی ئەبێ بە عیبەیەکی گەورە چکە سلێمانی لە سەردەمی داگیرکاریشە شارێکی زیینوو بووە و ئێستش هەروە زیینووە و مادام ناونراوە پایتەختی ڕۆشنبیری و شاری هەڵمەت و قوربانی ئەبێ جێگەی خائینانی تیانە بێتەوە لە ڕاستیە. لەبەرەوە من هیوادارم دەسەڵاتی سلێمانی بتوانێت ئەم هەموو تەونەکانی ئەم هینە ئەم پلانەوە ئەم جەریمە گەورەیە ئاشکرا بکە بۆ میلەتەکەمان.